سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی یاسوی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان. خۆشەویستانم، لێرەوە باسی کۆلێژی زانست بۆ ئێوە خۆشەویست دەکەین. بەشەکانی لە کامە پارێزگا هەن کەمترین کۆنمرەکانی چەندن. لە یەکەم ڤیدۆماندا باسی کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی بۆ ئێوە خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لەم کۆلێژە چەند بووە، لە چەند زانکۆی پارێزگاکانی هەرێمی کوردستانە هەن و پارالێل و زانکۆڵایانی لە چ ئاستێکا بووە بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین گەر ئاواتەخوازی ئەو بەشەن لە بەردەستانە ئامادە بێت بۆ ئەوەی لە هەموو شارەکان کەمترین کۆنمرەکانی بزانن. ئێوەی خۆشەویست ئەتوانن سوود لەم داتا و زانیاریانە وەربگرن کە لە ساڵی خوێندنی 2022-23 هاتۆتەوە بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن بە شێوازێکی پخود بەشەکان هەڵبژێرن. خۆشەویستان، ئێمە لە دەرگای ئەوەیین کە زانکۆڵاینی ساڵی خوێندنی 2023-24 ئاکتیڤ ببێ. ئینشاڵڵا ئەم داتا و زانیاریانە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویستە بێ و سوودی ئەبێ لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانە. بە هیوای سەرکەوتنتان ئێوەش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئەوەی ئێمەش زیاتر و زیاتر